ولی تماشاوان نجاف دم و همی دمین و بخیر و خوشی بن ایروجی که ام خوشحالین خدمت و بکن دچارچوی برنامه مایک خلیق انکو مایک آزاد یه هوا بگم روجوا کردان دنهادا روجوا که تبلیغ و پیش هاتان جراوشن نخواستی جراوشن آسای لکوبانه ایرو روش گلک مترسی داره لکوبانه برپرسن کوبانه حکومت کانتونا کوبانه برای گشتیرات گینه كنا داعش او تشكين للرقة وجرابلوز قالك دفرندن هنا هم ياكم دكا كوبيتين جدا باباو زريبوشو طوبو همو جورين تشكي هم ياكم دكن هابر فراسا كوباني اراسا دكا كوبيغو ما بكارانينا وان تشكان وكو حلبة تشا تاخذ كل جرعتي تشاب هزاران مروف بنا قرباني دبيجن مترسيه كوصل لسر كوباني جي كو افتشكي بين والدردورين كوباني كوبيغو ما نكو همو عليه جدزان داعش تروهش كان بيك ود سوجيد داعش بتنی اف باجاره بیت گرتن و ملتی و کوشنگال بیت جنوساید کردن سرکتنای دوی چرچوی ده چه بیت کردن گلو لکوبان خلیق دوی قتل عام کردن او خوش دی بیجن تشتکی نزیکه به نرزگار کردن آلین پیوندی دار جواکان دولتی سروکات هرم کرد احزاب کردان کرد بتواهی چه بیت کردن کو فعلا او روشن حال سرکوبان هي نمینه بله برزان او استایمت یاجین او کادی استایمت یاجین که چرخی 21 لئستادا لم ظروفش دا گلی کرد لجر جینوسایدی که رخراویش بشویی که تر بناو نشانی که تر بتنظیمی که تر دایا جارانا که لالان رژیمه که و با خمساردی بدنگی کمالگانی بدولتی جینوساید در حق کرد لانفال کیمیا باران کردن لگلی جیلان و لزور شتیتر کراوه امرو لچارچوی رخراوی که کو کراوی کسا تنتراوکان لهمو دنیا که ناوی رخراوی داعش و لجر ناوی لجر آلایک کم آلای بگمان وکو رخراوی که اسلامی خوی اناسین گلی کرجاره که دیگه روبروی جینوسایده که راسقینه بیت و کل باشوری کردستان لشنگال مدی ابین را لکوبانش استراوشی کوبان زور خرابه لسادا د سالادرانی کوبان حکومتی کانتونی کوبان برای گشتی پیامی که به پلی راگاندوه که استا داعش چکی قرص لجرابلوس لرقه لناوچکانی تر کوه کاتبو با آراستی کوبان دوروبری کوبان اجولینه الله اگر اما بقات دستی ابو داعش بچت سرو ام چک بقات دستی لدوروبری کوبان ال دورنیه خراساتی کی زور گوری مروی دروز به هر وها دواشک که کوملگان دولتی کی روی کی آرام روی کی امان بدوزیت و کی ریش نوی حوالاتیانی سیویل که استا بدیان هزاران کوبان دانه لو رگای و رزگار بکره به هر حال پیشاتا گرمکانی روجاوی کردستان اما که بگو منک تنها پیشاتی روجاوی کردستان بلکو اما که کلمان شیت سرکیکانی میدیاکانی جهان لان آندا بریار بده سکانیش قصه باسی لسر کریم اما روزی جمعه و کوی وزان بالام لچارچی روزی جمعه شب بگو من کشتن تهدید کردن حراشه کردن هجوم کردن بسر نتای کرد لباشوری کردستان لروشای کردستان حتی لباکوری کردستانیش بردامه لباکوری کردستانیش بدیان کس کجراون حالاتیانی سیویلی کرد که خوب پیشاندانیان کردوه لروشالاتی کردستانیش که لسر کوبانی اوانیش خوب پیشاندانیان کردوه بسادان کس لدیان هزامنیکان ایران و خراونت زیندانکان و که وقت هر چهار پارچه کردستان روشی کرد روشی کی تبلیغه و لخدمتی بیرو بچونه جواز کانی و دنباله شاخوان لکرکوکه و بله شاخوان لکرکوک دنگنی ناونیت که سواشی برنامه خیلی کم کاغا کار. بله زور سپاس. سپاس کم کاغا کار به نسبت کوبانی و بله. ای بشوری و حرب و هرمی کردستان که شرکات و کنسولیت ترکی لناو هرمی کردستان هست. هرمی کردستان با عشقرا تشجیری لداعش که با عشقرا. بله هم هرمی کردستانیش لشرکی تنده لگل داعش چون او تصور لچه وایه؟ اینا کار باشه با پشگیری لترکیه کم بود نو داده لترکیه لام کاته و کومال کشی لکوبانی کریه لبرا کردگانی کوبانی. با همش تجاری هرات پشگیری کانال هی لهرمی کردستان پشگیری راسو خوی ترکیه و داعش که. ای بشوره و عرب و هرمی کردستان پشگیری لترکیه که. پیمان دکاری. بله آزاد لشهر سلیمانی. او کاتل باش. همو کاتێک زۆر سپاسانەکەم دەستخۆشیت لێ یەکەم باڵێ سپاس دیارە برای بەڕێزمەوە شەڕێکە شەڕی داعش ئەوەی کە داعش دەیکات مێستاکە بە درێژایی مێژوو هیچ ڕژێمە سەرکوتکەرەکان و هیچ ڕژێمە فلاشیەکان
شەرمیان کردووە کە ئەو شتەکەنەوەی کە داعش دەکا زۆر بە شانازیەوەش دەکا لەژێر ئاڵای ئیسلام و لا إله إلا الله محمد رسول الله و دیارە ئەوەی کە بەس ڕێگای ئیسپات بوو ئەوەی کە سەرچی هاوبەشیتی هاوکاری هێوجە ئەو دەوڵەتە تورکیایە کە پاشماوەی دەوڵەتی عوسمانیە کەمالیەکانن دژی کورد دەکەن دەبان پێش ئەوانە بڵێن دیارە ئابوا بم گوت با ئێمە هەمومان کۆبانین دیارە ئەوەی کە لە شەنگار ڕوویدا لە هەموو شوێنێک ڕوویدا ئەوە هەمووی دەستی تورکیا زیاتر زیاد بوو من ئەوەندەم پێ دەکردن کەواتانم بڵێم هەستن لە بەرنامەکە کەمە بڵێم ئێمە باس ئەوەی کە پێمان دەکردن محارەبەی تورکیا بکەین بەوەیدا هیچ توانایەکمان نییە تەنها توانامانەوەیە کۆمپانیاکانی دەست مزاهرەیان دەست بکەین و مقاتعی کڕین و کڕینی هەموو مادەیەکی تورکیا بەڵێ بەرزان بێگومان ئەوەی لە کۆبانێ ئەقەومێ ئێستا شتێکم یەکێک لە هاوڕێکانم لە دەرەوەی وڵات لە یەکێک لە وڵاتە ئەوڕۆپیەکان ئەوەی جێگای سەرنج بۆ باسی ئەوەیە کرد کە ئەوان لە مترۆپۆلدا بۆن یەکێک عەرەبێک لە تەنیشتەوە قسەی کردووە بە عەرەبی و ئەو نازانێت کە بەش عەرەبی ئەزانێ بە عەرەبی لەگەل داعشەکانی کۆبانی قسەی کردووە حتا ناوی کورد زۆر بە خراپ بەکارهێناوەتی لێدەن ئەمانە لە ناو ببەن ئەم شارە هەرچی زیو بێ دەبێت ئەم شارە تەخت بکە لەگەڵ عەرزە هەموو گەلێکەشی کە کوردە لە نابرێ ئەو برادەرەش تەبەن ئیرادەی نەتەوەیی ئیتر تەحەمولی نەکردووە لەم عەرەبەدا ئەوەندەی لێەوە هەر تەختی کردووە خەڵکیش نەزانی مەسەلەکە چێت تا پۆلیس هات بە پۆلیس وتووەکە کە ئەمە داعشە دامی داعشەکە دواتر بە دوواداشینی کردووە ئەو کوردە ئازاد کراوە فعلەن ڕەوشەکەوا بووە یعنی ئەمە تەهەجومێکی حتا عنسوریەکی نەتەوەیی کۆنەکە لەگەڵ کورد ئەمان هەیە لە کاتێکە کورد بەردەوام دەستی براتی بوویان ڕاکێشێ بەڵێ کەماڵ لە سەی سایقەوە سەرچاوم باشی بەڵێ کاکات چۆنی زۆر سپاس فەرموو کاکە سپاس دەکەم وەڵا من لەسەر کۆبانی قسەکەم بەڕاستی ئەمڕۆ سنووری خۆمان ئێمە لە جەنگای لە زاخۆمی لە تا دەچێتە خانەقین ئەمڕۆ ئەتوانین ئێمە بتوانین سنوورەکانی خۆمان پارێزین بۆ کوردێک لە هەر چوار پاشی کوردستان لە هەر شوێنێنێت بەڕاستی ئەمڕۆ کۆبانی زەختی لەسەر ئێمە ناتوانین بەڕاستی سنوورەکانی خۆمان سۆڵ بکەین بۆ کۆبانی پێمان ناخۆشەوە هاوخەمیانین بەڵام ئەمڕۆ بەڕاستی سنوورەکانی خۆمان دەرەوترێتەوە بەڵێ ڕۆستەم دووکێت گەلمەیە سپاس مامۆستا بەرێز کاک ڕۆستەم کەرم کە زاوی چاوەی مامۆستا بەرێز باشی گەلێک سوپاس مامۆستا بەرێز ئێمە دەبێت ڕۆلی دا و یەبەکە لە بیرمان نەچێت لە شنگال لە مەخمور لە کوردستان ئەو پێشگیری پێشمەرگە کرد لە سێ چوار منتەقی کوردستان ئێستا ئەو پێویستی ئێمەنا دەبێت ئێمەش پێویست ئێمە ئەو قەنجە لە بیرمان نەچێ هاریکاری سەربازی بۆوا بێنێرن ئێمە ئەتوانن لەوێکە ئێمە وەکو هەلفەکە ئێستا زۆر سەرکردەی کورد لەگەڵ تورکیا علاقاتی زۆر باشە دەتوانێت لەگەڵ ئەو پەیوەندیە هێزی سەربازی ئەو یارمەتی بۆ کۆبانێ بهێنێرن دەتوانێت بەرچێ ئێمە لەم بیرمان چێ تورکیا ئێستا دەسەڵاتی تورکیا لە ناو کوردستان زۆرە بەڵێ کێ ماڵێگەلە سەگڤان دۆکێ مرحبا تاکزار ساغبی کەرم کە دەستێک سڵاو و ڕێز و سەرکەفتم بۆ کۆبانە دەلال و ئەف کۆبانە ئەو کۆبانە ئەبرۆ پاراستنا هەمین نامەسا کورد و کوردستانکەن ئەم دبینین ئەبروکە لە کوردستان ئەمە دبینین لە بامەڕنێ ئەو جەیشێ دژمنێ مەیە تورک ئەو بن باڵا پارتی چەندین ساڵە بامەڕنێ بووە جێ سەربازگەیە تورک و جەندەرمێت چەتەیە تورکیا بۆیە ئەسداخات دڵ خەڵکی کوردستان بێ مەسا شارع دژی پارتی ئەم دبینین پارتی چ بسەرێ ملەتێ کورد ئینا ئەوڕ ئەم دبین یەک دەنگێک ناو ملەتێ کوردەیە بۆ کۆبانش بلی پارتی ئەم دبین ئەبر تورک چل نامی سا کووردا دکەن چل پێدێ دکەن بۆیە ئەسداخات دڵ خەڵکی کوردستان کەم بێنە سەر شارعی ئەفشەڕ و ئەو قەیان ئەوڕ هەمیش شخصی مسعود بارزاني ببورە کاک سەگڤان ببورە پارتیژێکیش هێزێن بباندورên کوردستانیە و مەسعود بارزانî serokê Herêma Kurdistanê و yekî serkirdên Kurda ye lê çi bêtekirin ku zax te bîtekir ev ehzabe xeletî şaşî jê bin şaşiyêtan bêne rastkirin ev şêwazê tu dibêjî heta ew dihoka tu dibêjî ewan bara pitirê dengan ji wê dûkê misûger kirine lê çi dibêtekirin yek Rêziya Kurdan parasî bît tewarê babetê me vê rastixîne بەڵێ بەرزان تکایە ینی ئەم حەزکەین هیچ ئاریەکێ ڕخنێ بگرن ئاساییە ڕخنێ بگرن سەرکردان بگرن لێ کورد دناوە ئەگەر حەقیقەت یمچنێ کورد هەر چار پارچەین کوردستانی دناوە ئاگیریدایە ئانەها
لە ڕۆژهەڵاتی کوردستانی هۆزاهزر نەکەن وێرە خەڵکی ڕامە تێنە بدارڤەکردن تێنە ئێعدامکردن قۆنارێ تێنەدام سەدان و کەت زیندانەدانە لە باکووری کوردستانی بدەهان گەنجین کورد خوێنێ تێنە گەڤزاندن لە ڕۆژاوای کوردستانی لە باشووری کوردستانیژی فەرمونون هەموو باژاران ڕۆژانە شەهید بوو تێنەبە کەواتە ڕەوشە کوردان هەمی تەڤیرهەیە چ بێتەکردن و کورد دەنگی و ئێکریز بێ هیویدارین کرد سەرنجێک جیوابیش سەرنج چارچوبێ هەندێک دەبێت کە چاوە ئەف ڕەوشە کوردان تێدا ڕەنگێکی مانتەقی بێتە شڕوڤەکردن کاروان لەو لێرەوە لۆقمان لە دەربەندی خان دام باش کاکار سەر چاوم دەخوازم پێشەکی بێژم دوسێ جار دەخوازم بەشدار ببم تەلەفۆنی من قوت دەبێ ئەگەر دەرفەتم بدەنێ مەمنون دەبم بەڵێ مادەم دوسێ جار هەوڵت داوە کاتی زیاتریشە دەینێ فەرموو کاکە لۆقمان کاکار من ئەمەیە بە پێشەکیەک دەست پێ بکەم کوبانی تۆ شەرەفی کوردانی من وەکو گەنجێک وەکو لاوێک وەکو هاوڵاتی وەکو هاونیشتمانیە ناڵێم ئەبێ داوا ئیتر نەماوە داوا بکەی لە سەرۆکی هەرێم داوا نابێ بکەی لە سەرۆکی حکوومەت داوا نابێ بکەی لە سەرۆک کۆماری عێراق گەل ئێستا هەموو گەل هەستاوە ئەمە شەڕی بەس یەک پارچەی نییە شەڕی کوردستانێکی گەورەیە بە ئێمە ئەیگێڕن چەند وڵاتی سلحێزەیە وەکو تورکیا وەکو ئەمریکا وەکو وڵاتانی ئێران وەکو هەموو ئەو وڵاتانەی کە ئەڵمانیا کۆمەڵی وڵاتەیە بەشداری ئەم هێزی داعشە بووە دش بە گەلی کورد من هیچ ڕووی دەم ناکەم لە سەرۆکی هەرێم هیچ ڕوو دەم ناکەم لە کەس بەڵام ئێمە گەلی کورد ئەبێ ئێستا سەردەمی بەرخودانە سەردەمێکە کە بزانین ناسنامەی گەلەکەمان چەند گەورە و پیرۆزە ئەبینین شنگال وەکو هەڵەبجەی پێهاو با تکایە قسەی سەرزارەکی نەبێت بە دڵ بە خوێن والله من خۆم کە گەنجێکم ئایسە ئامادەم هەردوو مناڵەکەم بەجێ بێڵم بچمە بەرەی شەڕەوە لە کوبانی چونکەمە ئێمە ئەدەبینین لە کوبانی شەڕی مەبدە ئەکریە شەڕی خوێن ئەکرێت ئەبینین کە کوبانی ئەگەر کوبانی بکەوێ بەڕاستی من ئەڵێم هەرێمی کوردستانی شەکەوێت هەر تاسەری کورد ئەکەوێ چونکە ئەمە ئەنفالێکە و ڕووی کردووە لە گەلی کورد کاکارگیان ئێمە نابێ ئێستا بە شەڕی ڕاگەیاندن و بە شەڕی ئەم و بەڵێ کاک ڕۆقمان سپاس بوو تو بێگومان قەزیەی کورد قەزیەکی نەتەوەیی و قەزیی خاکە قەزیەی کورد مەسەلێکی دینی و مەذهبی و ئەملاولا نییە لەبەرەوە ئەمە حەقیقەتێکی مێژوویە هەر کورد لەسەرەمەشە دووچارەوە هەموو نەهامەتیانە دەبێتەوە ئاسوو لە شاری سلێمانی کاکاس فەرموو کارێوارە باش سەر چاو دەستخۆشی یەکەم هەڵبەتە خەڵکی ئەمڕۆی هەرێمی کوردستان کە ڕووی دەمیان ئەکەنە سەرۆکایەتی هەرێم و حکومەت و سەرۆکی پەرلەمان دیارە ئەوان ئەمڕۆ بەڕاستی وڵات بەدەست ئەوان دەڕێبن دیارە ئەبێ کە بەدەست ئەوانیشە ئەوان حکومڕانی ئەم وڵاتەکەن ئەبێ ڕەخنە و تەقبولی ئەو خەڵکەش قبول بکەن کە کاتێ ڕەخنەیان لێگرن و بەداخێکی زۆر من ئەڵێم ڕاستە خۆپیشاندان ئەکرێ من تەمەنای ئەوەکەم وەلێ لە شەو پەیامم هەیە بۆ هەموو ئەحزاب و لایەنە سیاسیەکانی کوردستان هەر هەمویان لەژێر ئاڵای کوردستانە بێ با هیچ ئاڵای هیچ حیزب و هیچ لایەنێکی تیانە بێ بۆی ئێمە بۆ دنیای دەرەوەی بسەلمێنین کە ئامانجی ئەم وڵاتەی ئێمە چییە ئامانجی نەتەوەکەی ئێمە چییە بۆیە بەڕاستی من خۆم وەکو خۆم ڕەخنەم لەوە هەیە کاتێ سێلەکەن لە ناو خۆپیشانەکانە کۆمەڵێ عەلەم ویان ئاڵای حیزبێکی دیاریکرا و دەرەچێ ئەمە شتێکی خراپە بۆی ئێمە بەڕاستی واز لەم سیراعی سیاسیمانە بێن نوسپاسانەکەم شەڕەپەڕۆ یەکێکە لەو ڕەخنانە کە بەردەوام لە حزابەکان نەگرێت لە مناسبەتەکانە بەکارێنێ شەڕەپەڕۆ بەڵێ بەرحال ڕزگار لە شاری سلێمانی کاک ڕزگار با بزانین سەرنجی بەڕێستان سەر چاو داوامی سەرکردەکانی کوردەوەیە فریای کوبانی کەون کوبانی شەرەفی هەر چوار پارچەی کوردستانە داوام لە مەسعود بەرزانیە لە نەوشیوان مستەفایە کە زۆر بێدەنگە پێویستە بێنە جواب زانین هۆکەی چییە کامان ناتوان یارمەتی کوبانی بن ئەگەر ئەمان جاسی تورکیا و ئێرانن بابە بە ئاشکرا بڵێن جاسی ئەوانین بڵێن ئێمە هەموومان پیاوی ئەوانین ئیتر پێویست بەوە ناکە لەژێر پەردەوە قسە بکەن بۆ قسە ناکەن بەس زانین کێشەکەیان چییە بۆ ناتوان یارمەتی کوبانی بن بۆ ئەوان هاتن یارمەتی جەلەولایەنە بۆ ئەوان هاتن نەیانێ ڕەولێر بگیرێ تاوانی ئەو خەڵکە چییە لەوەیە هەر بەبەنێەوە کوردن ئیتر کەس نابێت فریایان بکەوێ ئەمان دەدرۆ 22 ساڵە لێرە خەباتەکەن کاتە خەڵک ئامادەیە چەکمان دەنێ خۆمانەچی پێویست بۆوان ناکە باوان کوڕەکانیان لاولو بادانیشن بۆ خۆیان بخۆنەوە لە خۆشییا بن میلەتە کاتە میلەت دەڕوا کوڕی فەقیر وەژارەوە پێویست ناکە بۆوان دەم ترسنۆکیەوە کاکە کێشەی چییە بۆ تورکیا نەهەڵێ
بەڵێ بڵێن کاکە ئێمە جوابکەین باش کرا بڵێن پێما باشە بەڕێزانێ مەرە داستیەوە گرین ڕێزدا و ظروفی ئێستا گرین کە بێگومان کۆمەڵێک کەس بە سەکەر هەندێک مستاڵەت تێدا بەکاردێنرێ قەیناکە ڕەخنەگرتن ئەگەر بەچە کۆچیش بێت تۆندیش بێ بەڵام هەندێک مەستەڵەحەت بەکاردێنرێ زۆر باشە ئەش زانرێ بێگومان کە ڕایگشتی خەڵکی کوردستان سایکۆلۆجێتی خەڵکی کوردستان لەو ظروفەی ئێستا خەڵک تایە لە چه ئاستێکدایە بێگومان ئەمەش ئەزانرێ بەڵام تکایەکی کۆمەڵە مستاڵە بەکاردێنرێ سوپاسانەکەین حامید لە شارە زۆرەوە کە ئەم کاتێ باش کاکەیان سەر چاوم بە کوردی ئەدوێم بە کوردی ئەمرم بە کوردی ئەدەم وەڵامی قەبرم ئێمەی کورد لەبەرەوەی کوردین جینۆسایی دەکرێن لە کۆبانی لە هەموو کوردستان لە هەر جێگایە کوردی لێبێت کاکەی بەڕێزم سەرکردە و قیادەی کوردی خەوتون خەویان لێکەوتووە لەسەر پارە و دۆلار و نەود ئاگایان لە میلەتەکەیان نییە قەڕنێگە بێتە ئێستا عەرەب و فارس و تورک کورد ئەنفالەکە کیمیایی بارانەکە جینۆسایدیەکە ئەمانە هاودوونیان لێرە بە خێویانەکەن هەموو کۆمپانیەکانی ئەتا تورک و هەموو نەوتەکەی کوردستان ڕەوانەی تورکیا هەکرێت ئایا ئەم قیادانەی کوردی بەزەیان بە میلەتان نایەتەوە دیارە ئەوان بە نفوس خەڵکی کوردستانی قیادەی کوردی هەمویان نازنامەی دەرەوەی وڵاتیان هەیە داواکەم لە کاک نەوشیروان بۆ خەوی لێکەوتووە داواکەم لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی حکوومەت باشە پێویستیان بە میلەتەکەیان نییە بەڵێ کاک حامید سپاس سەرنجی تۆش فریات لە کێلارەوە السلام عليكم عەلەیکوم ئەسەلام والله کاکە ئێمە لە ناو خۆمانە ناکۆکی چۆن ئێران شیعەیە لەو پەردنیاوە شیعەیە کوزێ ئێران تەعەسیف بۆکەی بۆ ئێمە بۆچی بۆ کورد بۆ ناوزوو خۆمان تەعەسفمان نەوێ ئەلعانە ئێران درستە یارمەتیماندا بەس لەلایەکەترە حەز ناکە کورد سەر بکەوێت بەڵێ ئێمە ئەگەر ناو خۆمانە ئەوەکو چوار برا دەستکەنیە کە هیچ کەس ناتوانێت زەبەرمان پێ بووە کارمان وە هیچ حیزبێک شوێنێ هیچ دایرغنیە لە ناو خۆمانە ئەمە جێ مادام پارتێوێڵێکە ئەوە جێ مادامەکەم فڵانە شتەوێڵێکە وەختی ئێمە لە خۆمان ناو خۆمانە کۆکنیە کەس کە زەبەرمان پێوە چۆن مەسەن شیعە پەیوەندی هەیە کابرای لەو فەرنیاوە ئەکوزێت چۆن شیعەیە ئێران تەعەسفە بکەشێت محکەمەیەدا هەموو شتێکەکە وەخاترەوە کە مەسەن هاودینێکێتی بۆچی ئێمە مەسەن دیفاع لە کۆبانیە نەکەین بەگەر ئەوان برای ئێمە نین کەس ئێمە نین بەڵێ مە بابەتێکی زۆر گرنگ بۆ باڵێ بابەتێکی زۆر گرنگ بۆ بارەزان فەرموو ئەمریکا کە لێرەدا بەشگەلەوەی هەموو شتێک کۆی کردبووە لە چارچێ پاراستنی بەرژەوەندەکانیان پاراستنی و خەڵکی ئەمریکا کە لە هەرێمی کوردستان و لە بەغدا هەنە لەمان کادا مەسەلەی شیعە دیفاعکردن لە یەکتر و نەزام چی بکرێت کە کوردیش ئەو ئیرادەی هەبێ و ئیرادە نەتەویە بەهێزی هەبێ کە کورد لە هەر شوێنێک بێ دووچاری کێشەی بە هەموو دلی هەموو کورد ببوسووتێنێ هەموو کورد هاودەنگ و هاوبوچون بێ لەگەلی هەموو کورد هەوڵ بدا ئەمە بپارێزێ لەبەرەوە کورد لە هەموو ناوچەیەک ئەمە لە دێر زەمانەوە تا ئێستا ئەمە شتێکە براوەتەوە کە کورد لە هەر شوێنێک بە هەر عەشیرەتێک بە هەر دەنگ و ڕەنگەی بە هەر شێوەزارێک بێ گەرمانش بێ سۆران بێ نازانم چی بێ مادەم کوردە تەواو یەک چارە نووسیان هەیە دۆست و دژمن ئەم لاوەلا ناکاتە چەند گرنگە مادەم ئەمەیە کوردیش هاودەنگ و هاوبوچون و هاو ئیرادە و هاو نیشتیمانی یەکتری ڕاستەقینە بن و بزانن کە چارە نووسیان هاوبەشە بۆ ئەوەی هەموو کار و کردداریان هاوبەش بێ لە کاتی وایە یەکتر بپارێزن کەماڵە سەی سایقەوە بەڵێ کای کەماڵ کێماڵی گەلە بەڵێ تەماشاوانی نیجا ئەم بەحسی کۆبانیە دکەین لە کۆبانیە ڕەوشێکی گەلێک ئەوەرتە هەیە دنهادا ڕەوشە کۆبانێ دە مەترسیەکێک زۆر جدیدایە نێزیمە هەکە بەردەوام هێرش بۆ سەرتێنەکردن هێرشێن ئیر و جودانە ji ber ku Kobaniyê ew şervanê di nava Kobaniyê da şer dikin hemî bi çekên teqlîdî çekên sivêk lê bi îradeyekê gelek bihêz şer dikin heta amade ne bû fîdakariyê jî bu her karekê Daeş jî berdewam gelek rek bû vekirîne û berdewam îtadekî gelekê pêz diçît û berdewam şerekê di şerekê dijwar de di Kobaniyê Boyê girînîne bes girînkeva Kobaniyê bigire û ew cînosayê del şingalê îna wêrê çi dubare bike lê çi bête kirin ku bersîngê vê metrisiya herî mezin divî serdemî û vê tewqîta çerxê bîstoyekê bête girtin ku Kurd vê gavê jî wekû caran rastî îbadet cemaî nebin belê Gulala li Kerkûkê wa Kate başka kakar. Ser çawm
وڵا پێویستە بە زووترین کات بەرپرسانی کورد بەهانای کۆبانیەوە بێن چونکە پاراستنی کۆبانی ئەرکی هەر تاکێکی کووردە زۆر بەداخەوە لە ئێستادا دەبینیم بەرپرسانی کوردستان دەنگیان نییە لە بەرامبەرە و ناقییانەی بەرامبەر کۆبانی دەکرێت بەڕاستی کۆبانی تووشی کارساتێکی مەترسیدار بوو ئەگەر بەرپرسانی کورد بەردەوام لەو بێدەنگیە گومان تێدا نییە بارودۆخی کۆبانی مەترسیدارتر دەبێت پێویستە وەکو چۆن هێزی سەربازی ڕەوانەی کوردستان کراهاش بەرپرسانی کورد هێزی پێشمەرگە ڕەوانەی کۆبانی بکەن لەبەرەوە ئەو کارساتی ڕوبەڕووی شنگال دووبارە نەبێتەوە زۆر بەداخەوم بۆ بەرپرسانی کورد کا بێدەنگیان هەڵبژاردە زۆر سپاس کاتێکی خۆش بەڵێ چێمان لەگەڵە بەدیعا لە بازیانەوە بەڵێ فەرموو بەدیعا خان چۆنی کاگاکار زۆر سپاس من حەز دەکەم هەموو کورتێک یەکدەنگ بین یەک ڕێز بین کە بەرامبەر کۆبانە هەمومان پشتی کۆبانەیە بگرینەوە وەکو بمان فرۆشتن وەکو ئەنفارێکی کەمان لێ بکەن و چیما باران و ئەنفال و هەتا کەی مەسعود بەرزانی ئەنفالەکە لەگەڵەوە شیروانە نەشیروان بۆ خەوتووە مەسعود بەرزانی بۆ خەوتووە بۆ ئەنفالەکە تا کەی مەسعود بەرزانی خەڵکە فرۆشی خەڵکەیە بەدەمەوانێ و بۆ چی شنگاری کوڕەکەی گیران و باهین بە شنگار بەریە بە شنگار کوڕەکەی بەرە تا کەی مەسعود بەرزانی وانە خەڵکەکە خوا دەخراتە ڕسوایکە بەڵێ پێمان باشە بەدیعا خان ئەگەر تۆزێکی بێگومان وەکو پێشتر وتم خەڵکی کوردستان لە ڕەوشێکی دەرونی هەستکاردایە بەڵام پێمان باشە کۆمەڵێک مەساڵە بەکارنێنێت تکایە بەڵێ بەرزانە میویدارین کۆمەڵی مەساڵحەیە بەکارنێنێت ئەگەر ئەو فعلەن ئەوەی سەرکردە بێت بەرپرسارەتی نەتەوەی کەل بگرێ خەڵک حەقی خوشیانە گەلەی بوو بکەن هەشیە چەپلیش بوو لێ هەشە گۆرانی بوو هەڵێ بەڵام گرنگەوە بیرۆ بچونە جیاوازەکان هەبن بە تەحدید سەرکردەکان بە تەحدید دوو سەرکردە یاریمی کوردستان خەڵک زۆر گرەیتان لە هەیە نازانم ئەم گلەی لە چێوە سەرچاوە گرتووە هیوادارم جێتان لە خەڵک بێ بوو خەڵک ئاڵێن خەوتون ئاڵێن دەنگیان نییە لێدوانیان نییە قسەیان نییە قسە ناکەن ناینە سەرجادە ڕای گشتی ناوڕژێنن بابەتیان نیە لە بەرەوە ئەم سەرکردانە کاریگەرن ئەکرێ شەقان بۆ ڕژێن ئەکرێ بچوونەکانیان تەسیری هەبێ وەکو خەڵکە لێ بوو خەوتون خەڵکە لێ بوو خەوتون بە تایبەتی ناوشیروان و بارزانی هیمدات لە حاجیاوە بەڵێ سڵاوتان لێ بە کاکەکارم کاتتان باش سەرچاوم کاکە هیمدات باسان دەکەم وڵی بەنسبەت ئەو برادێک کە باسی جەناوی کاگنووشیروانی کرد و کاگنووشیروان هەموو میلەتی کوردەی ناسێ پێویست ناکە دەڵێ کاگنووشیروان جاشەوانە کاگنووشیروان مێژوێکی ئەوەندە پاچی هەیە هەر لە 66ەوە تا سیوێکی ئابوو هەتا دەچێتە بن گۆڕەکەش ئەو پیاوی نە تورکە نە پیاوی ئێرانیشەوە پێویست ناکە بەڵام من ڕاستی نەقدێکی زۆرم هەیە لە قەناتە فەزایە کوردیەکان و ئەو قەناتە نەوتاویە کە پێی دەڵێن ڕوودا و بەڕاستی بووە بە بڵینگۆی داعش کە بەڕاستی ئێمە ڕێزمانەیە بۆمە کەناڵەکان کاکێ هیمدات ئەکرێ سەرنجی خۆ باوان بڵێ بەڵێ دەمە قسەی خۆم دەکەم کاکەکار وە ئەو قەناتە چاواشەکاری کە پێی دەڵێن گەلی کوردستان بەڕاستی مزایادەی سیاسی تەسکی حیزبەتی دەکات ئێمە ئەو ڕۆکە پێویستمان بە یەک ڕێزی نیشتیمانی هەیە خەڵک ناوێ ئینتیمای تەسکی حیزبەتیمان ناوێ ئێمە ئەو ڕۆ کۆبانێ خوێنی لێ دەچۆڕێ ئێمە دەمانەوێت کە بەڕێز سەرۆکی هەرێم ڕێمان تێدا وەکو گەنجانی باشووری کوردستان بڕۆین لێوە دیفاع بەڵێ بەرزان ئێمە ڕێزمانەیە بۆمە کەناڵەکان بێگومان هەر کەناڵێکی شاڕاستە و پرەنسیپی ئیشکردنی خۆیە ئێنارتیشەک و تاکێ کەناڵی سەربەخۆی کوردی هەموو بیرۆ ڕنگ و بچونە جیاوازەکان لێرە کواکاتەوە کەناڵەکانی دیکەش ئاراستەی خۆیان هەیە ئەوانیش پرەنسیپی کارکردنی خۆیان هەیە هەر کەسێک گلەی هەبێ فەرمۆن ئەوانیش ئۆفیسیان هەیە و هێلی پەیوەندیان هەیە لەگەڵ ئەوان قسە بکەن سەرنجی خۆتان بە ئەوان بڵێن دڵشات لە تەکیە ئەلو ئەم کاتان باش کاکار سەرچام کات دڵشات دەستخۆشی دەوەرە جوانتان لێکم بەڕاستەکەی کاکار من پێشنیارێکمەیە بەڵێ داواکانم لە بەڕێستان ئێوەش وەکو هیمەتێک وە لەهۆ کردوشتانەوە دەستخۆشیشتان لێکەین بەڵام هیوادارم ئەو شەڕانەی ئەو پەکانەمان ئەو یاپاکە ئەو پشاکانەمان پێ ئاوا بۆ پەخشکەنە سەر ئەو کەناڵە باش قمنوتی ئەو داعشانەمان بۆ بشکێنن بەڕاستەکەی هەر ئەوانن کە ئیسە لەوێ لە هیمەتی تۆڵەی مقاومەن بەرامبەر ئەو دوژمنە فاشستان بەرامبەر بەگەڵی کوردیایکەن بەڕاستیەکەی کەناڵێکی بێت تاگرانی خۆدا نیشان داوە بۆیە داواکارم مستەمر مەقطعی ئەو شەڕانە پیشاندن باشکم لوتیان پێ بشکی ئەوانشی سەمتابعی ئەو کەناڵی ئێواکەن بە دڵنیاییەوە بۆیە با بیبینن ئاوەکە بزانن کوردیش هزارها کەناڵ هەیە ئاوە دیفاعی لێکە بۆیە دەستخۆشیتان لێ بەڵێ زۆر سپاس نەک ئێمە بەرکو ئەو شەڕی لە کوبانیا کرێ بە تایبەتی کە ژنان یە پێژەتیە بەشدارە ئەمە بوو تەماشێتێکی گەرمی ڕۆژەوی ڕاگەانە
زەبەلاحەکانی جیهان بێگومان ئێمە شێوک و خۆمان وەکوێنارتی هەم نەبەردەکانی هێزی پێشمەرگی کوردستان لە باشوور هەم یەپەگە و هەم هێزەچێک دارانەکەوت لە بەرامبەرداش لە هەر شوێنێک بێ ئێمە ئەکیت ئەگوازینەوە ئەکیت بەڵێ دەفشار لە خەباتەوە دەم باش لێرەگە تەلەڤیزیۆن خۆی کێم کەی بلا بابا بلا کاغذ کار بله حالته از باشم قاعد شد کریم که باوه بوکی تلویزیون خواهد کم نکرد سرکردت خدا خوت و کار خوت میره برا خالتي واد بجيت يعني اذا رحنا خالتي او هسه رو بازم يا البركاني زان كيف وزت لك بركاني زان شوف بلا بجاكم ها بالا توی سرنجا خواه بجه واد بجن تو جدید نخواه بجه القرآن ولا بازم نبيد كل همتشو اتوشي زدي بارتي باشا اصلا ناس انتو زدي بارتي چاوه تو زانی اف مجال داتا تواخفتی توازن قناتي انقول ببره چاوه قايد رشاد ببره از ضديج حزبك نيما سرزي شمي حزبات جرم ضمن بارتي جبركو مالباطا من برا بتري تصيه وشهيد وقرباني دانه چارچوبه حركه دابويه اس رجه شموش عذاب گرم کس نانو پیوازب نویش حزبك سرمنه خوان تکايه خلق رأي خود آزاده تو جيبده ليه او بوچوناتيه و تو آزادی جی چا در برین البوچونا خود کی ليه عندك تهمتي بيسنا كجبركو تشهير حتى عقوبه يا صيجه يجبلوا بيسمع كرنا ناف جواكي ده برحال ناف بريك ودي بردام بين تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەڵێ بەرزان تکایە لێرە کە خەڵک رەخنە بگرێت کە خەڵکی رەخنە لە هەر حەزب و لایەنێک بگرێت تکایە کەس ئێمە تۆمەتبار نەکەن دژیان و ئەو لایەنە لەبەرەوە ئێمە کەناڵێکی سەربەخۆین ئەو ئەدای ئێلامیە ئێلامە حەزبەکان هەیە کە حەقی خۆشیانە ئەو شێوە چەپڵە لێدانە ئەو شێوە بەشان و باڵەوتنە ئەو شێوە دوورکەوتن لە ڕەخنەگرتن لە حەزبەکانیان ئەو شێوەی ئیشکردن لە هێنارتی نییە پرەنسیپی هێنارتی وەکو کەناڵێکی بێلایەنی سەربەخۆ پرەنسیپی ئیشکردنی ئێمە زۆر جیاوازە ئێمە ڕاستیەکان وەکو خۆی ئاڵێن ڕاستیەکان چی بنۆکە خۆی ئالێنە مجاملەکەین و نەشەترسین دەبەرەوە ئەگەر ئێمە وەکو ڕاستیەکان نەڵێن بە خەڵک کەواتە تەواجدی ئێمە ئەو دروشمانە لە چێ لەبەرەوە تکایە هەر کەسێ رەخنە لە پارتی بگیرێ بە پارتیەوە حەزر ناکە ئێمە دژی پارتین ئەن هەر کەسێک بێت بینەرێ رەخنە لە یەکەتی بکرێ بە یەکەتیەکانیش حەزر نەکەن باگوڕانیش حەزر نەکەن بە هیچ حزبێکی حەزر ناکە لەبەرەوە ئەخیرەن ڕای جادەی کوردستانیە ڕای خەڵکە هیوادارم ئەوانیش بە سنگێکی فراوانەوە بگەن جیاوازی لە نێوان کەناڵێکی سەربەخۆ لەگەل جیاوازی لە نێوان کەناڵێکی ئاراستەکراوی حەزبی کە بەردەوام هەوڵەدا شتە باشەکانی حەزب ئەگەر نەشبێت دروست بکە پیشانی ئەندامەکانی بدا ئیشکردنی ئێمە جیاوازە لەگەڵەوان تکایە بەڵێ کێمان لەگەلە کای محەممەد فەرموو سەر چاوم ڕێزم بۆ برادرە هەیە کەوتی ئەو کەناڵەت کەوا شەکارانە من نازانمە بێ کەناڵەکەی ئەوان هین بێ لە مەکە و مەدینەوە هات بێ هیچەوە شەکاری تێنە بێ ئەوان لەسەر ساڵێکی قوڕاوی لەسەر ساڵێکی قوڕایی بەیان هەزار کەسیان هێنایە سەر جادەکە و بە کوشتیان هەدا ئێستا هەڵوێستەکانیان نەوایە هەموو خەڵک لای ئاسرا بۆ ئەزانی هەڵوێستیەوانە چێ ئێستا چین و پاشکۆی چیشم ناگەگەنە ئەو ئاسەی کە بڵێن پەیوەندیان هەبێت لەگەڵ ئەو وڵاتانەیە یعنی لە خواری ئەوانەوەن ئەو خیانەتەی لەو ئەو ئەیکا بڕوانە دەمیت کەسیکە دیکە بە تایبەت ئەو چکە لەبەر ئەوەی ئەو قسانەی ئەوان دەیانەکرد لە خەون و خەیاڵا دەرچوو بوو لە خەون و لە خەیاڵ دەرچوو بوو دەسەیرەکەی ئێستا ئەم پاساوانە دێنەوە بەرەو ڕووی یەکێتی بەرەو ڕووی پارتیە کاتەوە خۆی عەلا کاتە پیاوی باشی سەر بەیز لایەک نییە بەخوا بابێ لە مێشێتی دووسایدی دروست نەکردەوە بۆ ئێران بە مەرج لەگەڵ ئێرانە هەبێ بەس ئەوان پارتی دادەکەی دووساید کردەوە بۆی چی دێت وەرە پێم بڵێ 1300 کۆمپانیا لە کوردستانە پێم بڵێ ئەنجا نەتوانێت بەقەت 10 کۆمپانیا دیفاع لە کوردستانە بکاتەوە نەوتێکی ئەمێرێ بۆ تورکیا کەس نازانێ ئەو نەوتە چۆنە ڕاستێنە هەر کەس باسی ئەو نەوتاکە کەس باسی ئەو نەوتاکە ئەڕات چی ئەزانێ نەوت چییە لە کوردستان ئەڕا بۆ کەشتیانە بەس بزانم چی ئەزانێ ئەو پارەیە بۆ چۆدێت چی ئەزانێ ئەو چەکانی دێتە کوردستانەوە چی ئەیزانێ چی هاتووە نەوەیەکان چیە هاتووە بۆ ئێرە بەس یەک کەس بزانێ ئەوان وان لە پارتی کردبوو بە حزبی یەکەم و ئەوان وان لە پارتی کردبوو بە دەسەڵاتی یەکەم ئەجینا قەت پارتی ئەو دەسەڵاتی بەڵێ کای محەممەد ئێمە پێمان باشە بەرەزان نیقاشتان هەبێ با نیقاشەکە هادە بێ با نیقاشەیەکی منطقی بێ بۆ یەکتر قبول بکەن بەرحاڵ
تەوەرە گرنگەکان ئێوە هەموو تا متابعی میدیاکانێکی متابعە نارتەیەکە هەموو سەرە ساعتێکی تەوەری گرنگ هەواڵی گرم و گۆڕ لەسەر چییە و لەسەر چی پێشهاتێکە ئێستا نەتەوەی کورد لە شەڕێکی دەستە و یەخەدایە لە شەڕێکدایە کە ئەمەنە دەوڵەتێکە و نەتەوەی کە ئەمە گڕوپێ کەسی کوکراوی هەموو دنیا هەموو تونندڕەوەکان هاتن خاکی وێران بکەن ناموس و شەرەف هەتێک بکەن کە چون کردیان لە شنگال و زۆر شوێنی تری باشووری کوردستان لە ڕۆژاوی کوردستانی ئێمە باسی پێمان باشە لەسەر ڕەوشەکە ئەو پێشاتە گرمانی ئێستای ڕۆژەوە قسە بکەن بڵێ کاک ئەحمەد فەرموو کاتە باش هەموو کاتێک ئەلو کاک ئەحمەد فەرموو جێم لێتە کاتە باش قوربان هەموو کاتێکت هیوادارم پەیوەندەکەم نەبڕم بەسەر چاو هەمووی ئەڵێ ئەم خەڵکە ئەڵێ سەرۆشی هەرێمیان ئەم حیزبەوە ئەو حیزب ئەگەر تو ئازای بوو بۆ خۆنان ڕێ بۆ ئەوێ بۆ ڕەخنە لە مەسوولەکان ئەگری لە سەرژدەکان ئەگری یان ئەڵێ بۆ سەرۆشی هەرێم دەنجینیە یعنی ئەو دەنجینیە ئەدە ئەو خەڵکی بۆسێت کاک ئەحمەد لەسەر خەتی تێلەفۆنەکەشتم فەرموو تەواو قسەکانت بەڵێ کێمان لەگەلە ئەڤین لاو لێرەوە ئێوارە باش کاکێکار بژیت بەڵێ دەستخۆشی بۆ تەوارێتە سپاس فەرموو تێکی هەکار ئەس کەشتی دبێن بێژمە هەموو بینارێت هێژا و گوهدارێت تەلەڤیزیۆنانگۆ ڕاستی دەبێژم سەربخۆیە یا ئازادیشە بۆ هەموو تاکە کەسێکی لە هەرێما کوردستانی و دەرەوەی هەرێمی تژی کەسێکی بێلایانی بەدەت هەستکەم بیچێک دەمی من بیچێک زیاد بگەوە بە هەواڵێ دیکە ئەس دبینم خەڵکی تەلەفۆنت کە ڕۆژانە خەڵکێک دبینم دبێژیدن بنەماڵە بارزان جاشە ئەم سەرۆکی هەرێمی جاشە تو وەکو ڕۆژنامە نووسێک تو وەکو کەسێکی دیار لە هەرێما کوردستان کەس وێ نەبێژیت و مەجالیش نادەنێ کەسە بێژیت تکایە ئەڤە کەرندێک جارە بێت دەنگیوان vێرێ gelek جارە me guhdarî neket an hem yekser bêjînê vîdarên ev tişte nebît tikay ev sebete em naelîn ji ber ku bi nemala barzan em jî gelek rezê lê digirîn teqdîrê lê digirîn em hes nakin nan û pîvaza ser vî navê jî ser me bête xwarin tikaya ekel ser tewarekê dî tiştekê dê bî ji ber ku ev bu me jê la sonra xeber axivnek şîrîn kirêt bû hîç kes layinekê bê nedan یکی هکار از دبیم بو سر کوبان کردستانه کوبانیش هفلیر و سلیمانی دهوگه هر پارچه که کردستان بیدن بو سر و که هریمه هاوکی دورا بارزانه هاوکی جیبا و با پیرایه از بیجم او خلکی او امریکا دیده سر کوبان بمباران آسمانی دیگه هاو بقصه سر و که هریمه دوباره دیبیجم تحکید بن گهدارت هیجا والله سر و که هریمه بیجیت امریکا وره هاو کاریا پکیکه بکه هر نمالا بارزانه کمک تمام احتمالا مصطفى الفيري لداي چوي كمارا مهابات ويري شاركري شيخ عبد السلام بارزاني عثمانيال موصل سرابينج خالن جبو برسنتيل سيداردي حتى داويه يعني جيب جيكرنا اركي بابو بابيرانا سروك هرميه سروك هرميه جي بچیکات که خواه یا نه پیش مرگه بوده دشارو شیقان دا بوده و ارکه که بگمان توی رزه بیت گیتون توی اف ارکه جدی جی بیت ادا کرنک تنه شلای سرو که هرم شلای همو برپرسین دنین احزاب کردان و هر کسی که دستیام چیش برکو او تهدید السر چارنویس نتوه که نه دفره کبتنه هر برپرسو هر تاکی که کرد برپرسارت خواه هل نسید و دمی علامت استفهام تیت سر دراوشه که هستیاره وکن هذا باله کوفان لاولی روا ماشی بارس گله سپاس اره بارس ام چهار پارچه نه کردستان دول همه کرده تر چهار پارچه کردستان که بس پاوینا سر کرده بس شر و پر رو بیتن اگر این بحث مولا بارزان کن مسعود بارزانی کن 32 نفر بس بنامولا مسعود بارزانی کر و بنوی و ایرپیشو چنگه و دماغه شاهدین بو مولا بارزان کویر شره هره بو سر کرده نیدی شره نینه هره بو دمیر تاج میکروفون تاقوید بو نایت سینگه شر کوبانه بو مسعود بارزانی بنامول و الجبهه بله همیل شر و دماغه کرد الویره بس آدم بیجا تلفون کرد بنامول بارزان و 32 نفر بنامول بارزان سینگه جبهه هم 4 میلیون کردستان و عراقی 27 میلیون کردستان و ترکیه خرطه کنه بلون بین شر کوبانه رزگار کرد
بەڵێ ئیتر بەرزان ئەوەی ئێستا ئێوە بینن لەسەر شاشە ئەمە وێنەی زیندوی کۆبانەیە وێنەی زیندوی ڕەوشی ئێستای کۆبانەیە کە لێ نارتیەوە بە شوەیەکی ڕاستەوخۆ پەخشەکرێڤە وێنێ زیندی تەماشەوانە نێژەیە کۆبانەیە کول سەر شاشە ئاهانها لەبەر چاوێنۆیەک و ئەس بوارم وێنە گەلێک دنهادا گەلێک باش دیار نابێ بەس ئەوەی دیار ببێ دنهادا لە کۆبانێ شەڕێکی دژوار هەیە لەوەر تۆپبارانکردن هەیە لەوەر دەنگیە چەکان تێدیتن تێن گۆهدارکردن بەڵێ كما لقيله هوشنگ لسليماني قايك هوشنگ السلام عليكم. عليكم السلام. والله من داعي لي بورنا كم اخوا يعني روحهم بكوباني بكات او بارز كرديه او قطع كرديه بس اما يقصيك لسر برس ملعب اختيار كم هرسنا وكشتوانيا كال جوفاري كال رجنامي كا قصي باسلام وتبو باش من اسا هرشليس كسكنا كم بس يقصاكم والله قسم بخوا وسنكي كي جوريه ئەگەر دەسەڵاتم هەبێ ئەو دەنگە بێدەنگەکەم لە نیشتیمانە ئەگەر قسە بەم دینە بڵێ ئیتر بۆ سپاسمەنم خواحافیز ئیتر کەمال لە سلێمانیەوە زۆم کاتتان باش سەرچاوم سەرەتا من لەمەیە ئەو بەوە دەستێکم ئەو ئافرەتەی کە لە بازیانەوە بەدیعخان باز لە جەنابی سەرۆکە ئەوە ئەمانەیە ڕۆڵی مێژووی جەنابی سەرۆک بارزانی بژێڕینەوە کە بنەماڵەی بارزان هەر ئەوان بوون لە شۆڕشی مەهاباد لە شۆڕشی بارزان لە شۆڕشە یەک لە دوایەکان ڕۆڵی مێژویان بینیوە سێ کەس لە بنەما سێ کەسی برای جەنابی سەرۆک بەدەستی ڕژەمی فاشیست ئەعدام بەڵام کاک کوشەن پێتوانیە کەسێک سەرۆکی هەرێبێکی کەس هاوڵاتیەکی لە مەسەلە سایکۆلۆژیا ڕەوشەسیاریش ڕەخنە لێ بگە خۆ کوفری کردبێ پێتوایە کوفری کردبێ کە ڕەخنە لێ بگرێت بەڵێ حەقیەوە هەیە ڕەخنە بگیرێ بەڵام ئەو کەسانەی کە ڕەخنە دەگرن خەڵکێکە تەناسرێنەوانەکەن ئەو خەڵکانە دەتوانین خۆیان بۆ خۆیان هیچن لەبەرەوەی ینی کەسایەتێکی سیاسی یا کەسایەتێکی خاوەن ڕابرد و پاک نین تاوەکو جەنابی سەرۆک بارزانی بخەنە بەڵام تۆ ئازانی ئەوانی تێلەفۆنەکەیان چێنە ئەست و فەسیان ناسی مجرد دەنگێکی و تێلەفۆنێکەوە دەوە بەڵێ دەزانێ بەڵام هەر هەوڵە دیپلۆماتیەکانی جەنابی سەرۆک بارزانی بوو توانی کە ئەو بەر بەو ئینە بکرێت و ئەو وڵاتانە بێنە سەرخەت بۆی کە لە کوبانی بەڵێ بەرەزان تکایە مەسەلەی ڕەخنە و ڕەخنەگرتن لە پرۆسەی دموکراسیە لە وڵاتێکی کراوەیە شتێکی زۆر گرنگە بەرپرسە باڵەکان دایمە ناڵێن ڕەخنە بگرن ئەنی کەسی ڕەخنە بگیری کەسی بیچوونێکی جیاواسە بێ ئەکید جاوی بەرەوە ئەگەر بەرسبت هەبێ جاوی بەرەوە بەس خۆ ڕەخنەگرتن پێت وایە کوفر بێ ئەنی کەسی ڕەخنە بگی سەر ئەم کەسە تەشیری شخصی لەسەر بکری ئەن ڕەخنەی گرتەوە توش بەرسب بدە مادەم قەناتە بە ڕەخنەکەی نییە بەڵگەت پێ بەرسوی بدە بۆ جارێکی دیکە ڕەخنەگیر نەگرێتەوە بەڵام کەسێک کە ڕەخنە بگی پێتان وایە لە وڵاتە وەکو وابێکە کوفری کردبێ بەڵێ کەریم لە مار وارماوە دروستم گوت الو زحمت بەغڵت وەرگیرا ناوەکە ناوی تۆ ئەکید بەهەڵەیە لە بەرەوە مە ناوی پیاوە ناوی بەڕێسە لیا بابەجانی بەڵێ لیا بابەجانی زۆر وازەح نییە بار حرف فەرموو قسە بکە زەحمت نەبێ زەحمە نییە لە خزمەتدا مەوارکە بەڕێزم بەڵێ تەلەڤیزیۆنەکەت کەس کە توخوا زۆر و دەنگی بەرزە ئەو تەلەڤیزیۆنە کەسکە بەڵێ بەڵێ بەنسبەت ئەوەی کۆبانیەوە ئێمە خۆمان لە شەڕین ئێستا اینجا ئەوروپا خۆی چەک بۆ ئێمە ئەنێرێت ئەڵێ ڕازی نییە بە هیچ شێوەیەک چەک بدرێ بە ڕۆژ ئاوا پەیوەند لە ڕۆژهەڵاتەوە بەڵێ هەمومان دەمانەوێت کورد لە بین نەچێ ئیتر بەسیەتی تاکەی ئێمە بڵێن ئەوە چی کرد و تاکەی خۆخۆریکەین تاکەی لە ناو ماڵ کووردا بێ شەڕ بێ بەڵێ کای پەیوەند لە کام شوێنی ڕۆژهەڵات ئێستا بەرزستان قسایکەن بەڵێ لە کام شوێنی ڕۆژهەڵاتی کوردستانەوە پەیوەندیەکەن من لە دەوروەری دیواندەرەوە دیواندەرەوە بەڵێ دەمەوێت ئەوە بڵێم ئێستا ڕۆژی ئەوە نییە ڕۆژی ئەوەیە هەمومان یەک بین ڕۆژی ئەوەیە بەیەکە و ئەو کارەساتەکە بەسەری شنگاڵات بە بەسەری کۆبانی نەیە ئیتر بەسیەتی هەموو ئەوانە دابنی لە جێگایەکە بوو دوایی لە دوای ئەوە کە کوردستانمان ڕزگار کرد بوون بە حکوومەتێک ئەو کاتە بیندانیشین ئەوانە ئێمە بزانین چیمان بەسەرات و چیمان بەسەر نادۆ لە ئێستا کاتی ئەوە نییە برا بەڵێ بەڵێ سوپاس بوو تۆ بەڵێ بەرەزان ئەوانەی ڕەخنە لە حەزبەکان گرتی هیوادارم حەزبەکان بەرپرسەکان گیان لە ڕەخنەکانیان بێ ئەوانەی کە بە ڕەخنەیان نەگرتووە تەبەنی سیاسەتی ئەحزاب و سیاسەتی کۆماری بەرپرس کردووە هیوادارم دەنگێواش بگە
هیوادارم ئەوانێک کە پەیوەندێکن بە ڕوحێکی فراوانەیەکتر قبول بکەن لەبەرەوە ئەمە تاکە مینبەریانە ئەم مینبارە کوکراوەی دەنگ و بیر و ئیرادە و بۆچوونە جیاوازەکانە لە کوردستانە دەنگێکە شوێنێکێکە هەموو دەنگێک لێرە ئەگا چەند گرنگیشە لێرە سەکویەک بێ کە لە چارچۆی مایکی خەڵکە لێرە سەکویەکی وایەکتر قبولکردن و وارەخنەگرانەی منطقی واقعی بێ کە فعلا تەسیر بکە کە مینبەری سیاسی و ئیرادەی سیاسی و عقلیەتی بەڕێوەبردننی وڵات و سیاسەتیش بضەبوتە و جادە یەکتر قبول بکەن و ڕخنە یەکتر قبول بکەن و بە شێوەیەک تعامل بکەن تا چەند گرنگە جادەی کوردستانی زەخت لە عقلی سیاسی و ئیدارەکردنی وڵاتەکان بکەن کە ئەگەر ئەوان وەکو بەرژەوەندی خەڵک ئیش نەکەن و ئیجبار بکەن کە لە چارچێ بەرژەوەندەکانی خەڵک هەوڵ بدەن بەهەرحاڵ ئەمە بیدارین سەرنجا خەڵکی کوردستانی باوەکی گشتی بیت گەلو لەڤی وڵاتی پێویستە چ بێتەکردن ئەو دەردە لەڤی وڵاتی نەهاهەی دەردێکی چەندی گرانە ئەف دەردە ئەف ئاگرە هەی ئەف ئاگرە دێ چەند مرۆڤێن بێگون نهێندنیان کوردان شەوەتینیت ji ber ku mucerred Kurdin. Îtir qederamaya Xwedemê dayê Kurd û Kurdan jî baw û bapîrên me şanaziyê vê nasnamê vekirî taşan giring em jî pê bikeyn û ev nave di nihada pirşingdar bît nebkevîte ber hereşayeka geleka tund û metirsîdara wekû Daeş ku nebtine axa Kurdan wêran dike Kurdan dikuje belku namîs û şerefa Kurdan jî hetik dikeke ve cem Kurdan hêla sor û gelek xeter û qebûl kirîniye kewata taşan giringê Kurdan li durveyekê huşyarî hebî. Heta sobeyr vê rêcara didim xizmeta hatiyê nivar baş.